تۆ لە تویتەر باس لە ئەزمموی کە سوکارت بە تایبەت داپیرەت و باپیرەت دەکەی کە ئێستا لە شاری وهانن و کەرەنتی نەکراون. ئەتوانی پێمان بڵێ ژیانیان چۆن بوو کە سەرەتا ڤایرۆسەکەی تێدا بڵاو بوویەوە؟ ئایا بەردەوام گفتوگۆیان لەگەڵاکەیت؟ Yeah, I keep in touch with my family back in Wuhan a lot through WeChat, where we'll message back and forth or we'll also video chat. من زۆر لەگەڵ کەس و کارەکەمە قسە ئەەکەم لە وهان بە تایبەت ئەم ماوەی بە ڤیدیۆ چات و بەدا و زۆر نزیکم لە کەس و کارەکەم و زۆربەی کەس و کارەکەم لە وهانن بە تایبەت داپیرە و باپیرەم زۆر پەیوەندیم هەیە لەگەڵیان کە لە وهانن زۆربەی کاتی منداڵیم لەگەڵ داپیرە و باپیرەم بوو ئەوان لە سەنتەری شاری وهان ئەژین من بە زۆری نیگەرانی ئەوانم چونکە تەمەنیان سەر و 80 ساڵە لە بەردەم مەترسی زیاترن ئەگەر کۆرۆنا بگرن بە زۆر گرنگە بۆ من کە زۆر ئاگام لەوان بێ لەبەر ئەوەی وهان تەرکیزێکی زۆر لەسەر بوو هەفتەی پێشوو لەگەڵ دایک و باوکم ویسمە بچین بۆ وهان بۆ یادی لە دایکبوونی داپیرەم بەڵام گەشتەکەمان هەڵوەشایەوە چونکە وهان قەدەغەی هاتوچۆی تیاکراوە بە ڕووی دنیا داخرا ئەگە سەفەرم کردایە ڕەنگە لێوە قسەم لەگەڵ کردنایە هەستێکی ناخۆشە کاتێک لەگەڵ خێزانەکەم نیم لێیە بەڵام بەرداوام قسە لەگەڵ ئەەکەم و هەر کاتێک دەرفەتم هەبێت بۆ ئەوەی بزانم خواردنیان پێ ئەگات دۆخی تەندروستیان چۆنە